لە گوندی سۆربەش کاکەڵا درۆنێک خراە خوار لە کاتژمێر 2:30 نیوەڕۆدا بۆ ماوەی کاتژمێرێک هەلیکۆپتەر بەسەر ئاسمانی ناحیەی شەمام و گوندی سۆربەشدا سوڕاوەتەوە. دواتر درۆنێک لە دەشتایی گوندی سۆربەش کاکەڵا خراوەتە خوار کە شوێنەکە دەشتاییە هیچ شتێکی لێ نزیک نییە. هاوڵاتیانی ئەم گوندە کە پەیوەندیان پێوەکردن باسییان لەوە کرد کە گوێبیستی دەنگێکی زۆر گەورە بوونەوە لە دووری 3 گوند لە دووری ئەم شوێنە دەنگ هاتووە، یانی دەنگەکە ئێجگار گەورە بووە. ڕێبنزکری کە هاوڵاتێکی دانیشتووی سۆربەش کاکەڵایە بۆ 964 باسی لەوە کرد کە کاتژمێر 2:30 خولەک بۆ ماوەی کاتژمێرێک هەلیکۆپتەر بەسەر ئاسمانی گوندی سۆربەشدا فڕیوە. دواتر گوێبیستی دەنگێکی گەورە بوونە کە درۆنەکە لە دەشتایی گوندی سۆربەش کاکەڵا خراوەتە خوار. گوندی سۆربەش کاکەڵا سەر بە ناحیەی شەمام کە ناحیەی شەمامک 10 کیلۆمەتر لە سەنتەری شاری هەولێرەوە دوورە. دەمەوێت بزانم ڕەوشی کونسوڵخانە چۆنە. عەبدولعەزیز دێمە لای تۆ لە کونسوڵخانە و دەوروبەری کونسوڵخانە چی دەگوزارێ؟ بەڵێ ئەحمەد، من لە نێوان کونسوڵخانەی ئەمریکا و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرم کەمێک پێش ئێستا زەنجی ئاگادارکردنەوە لە نێو کونسوڵخانەی ئەمریکا لێدراوە. ئەمەش بۆ واتای ئەوە دێت ئاگادار بن لە هەر حاڵەتێکی نەخوازراو کە دێتە پێشەوە. دەمێت باسیەوە بکەم لەگەڵ دروستبوونی شەڕی نێوان وڵاتی ئیسرائیل و ئێران. ئەمە چەندین جارە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو زەنجی ئاگادارکردنەوە لە فڕۆکەخانە و لە کونسوڵخانەی ئەمریکا بەتایبەت لێ دەدرێت و هاوڵاتیان ئاگادار دەکرێنەوە. دەمێت باسی ئەوەش بکەم لە نزیک کونسوڵخانەی ئەمریکا و لە نزیک فڕۆکەخانە کەشەکە زۆر ئاساییە و هیچ حاڵەتێکی نەخوازراو لە ئارادا نییە و ئەوەی هەیە تەنها زەنجی ئاگادارکردنەوە لێدرا بوو.